ئەمە دیاردەیەکە لە هەموو وڵاتێکەیە، بەڵام شێوازەکان نەگۆڕێ. ئەوەی کە ناخۆش بوو لێرە هەندێک کاری نەشیاوەکرا بەڕاستی بە هاوکاری سەرۆکی دادگای سلێمانی و دادوەرە بەڕێزەکان کە زۆر هاوکار بوون لە دەرکردنی بڕیار و لە جێبەجێکردنی ئەوەی کە لەسەر ئێمە بۆ ئەوان فەرمانیان دەرەکرد، توانیمانە ئەم شوێنە لەگەڵ چەند شوێنێکی ترا کە بەوتەی و کەسانی کە لێرە بوون کاری نەشیاوەکرا ڕێگریەکرا تەنانەت ئەم ماڵانەی ئەوەی بینن چەند سکاڵایەکیان ئاراستەی ئێمە کردبوو، ئێمە توانیمانە ئەم شوێنە کۆنتترۆل بکەین لەگەڵ چەند شوێنێکی ترا. داواشمان لە هاوڵاتیانی شاری سلێمانی کردووە لە هەر شوێنێگە و دیاردە نەشیاوانە بینن پەیوەندی بە هێڵەگەرمەکانی پۆلیسەوە بکەن. سوپاس بۆ ئاسایشی سلێمانی هاوکارمان بوون، سوپاس بۆ هێزەکانی لیوایەکی پاراستن کە لە کارەکانە هاوکارمانن. بەڵێنتان پێین کە لە هەر شوێنێ دیاردەیەکی نەشیاو هەبێ بەدەر لەمەش ئێمە وەکو پۆلیسی سلێمانی هاوکاری هاوڵاتیان بین لە هەموو دیاردە نایاسایەکانە پەیوەندی بە هێڵەگەرمەکانمانەوە بکەن. ئێمە لە خزمەتی هاوڵاتیان نین و ئەوەی بە ئێمە بکرێ جێبەجێ بکەین. لە ڕێی وەفتێکمانەوە سەردانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیمان کرد و پاش ئەوەی کە پاڵپشتی بۆ کەمپینەکەمان دەربڕی بەڕێزیان دەست بەجێ بڕیاریاندا لە ڕێی پۆلیسی نێشتنی تاوانەوە کە مەفرەزیان دەرکرد بۆ گرتنی ئەو قەرەج و ساڵکەرانی کە بە تایبەتی لەم سوارڕیانەی سەرسنارن. ئەمە ژمایی دڵخۆشی بوو بۆ ئێمە کە لە سەرەتادا دەرەنجامی کەمپینەکەمان بە شێوازێکی باش نەتیجەی هەبوو. بەڵام ئەوەی جێی نیگەرانی بوو لای بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ئەوە بوو کاتێک کە دەستگیریانەکەن بەڵام لەلایەن دادگاوە بە تەفالەتێکی کەم و بە چەند ڕۆژێکی کەم ئازاد ئەکرێن. ئەوە بوو ئێمە وەفدێکمان لە 16 ئاب سەردانی بەڕێز سەرۆکی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانیمان کرد. بەڕێزیان پاش ئەوەی کە پاڵپشتیان دەربڕی و دەستخۆشیان لە ئێمە کرد بۆ کەمپینەکەمان بەسپاسەوە دەست بەجێ فەرمانیان کرد کە دادوەرانی بەڕێز تایبەت بە لێکۆڵینەوەی ئەو کەسانی کە دەچنە بەردەمیان ڕاستپێرن تاوەکو ئیجراعاتی تونتر بگرنە بەرامبەریان. ئەمە ژمایی خۆشحاڵیە و ئەتوانن بڵێن دەستکەوتێکی گەورەیە نەک تەنها بۆ ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکرات بەڵکو بۆ تەواوی هاوڵاتیانی شاری سلێمانی.